ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی محەممەدنووریتان لێبێ. بەشێک لە ڕاستی لای پارتیە یاخو لای پەکەکە. پارتی ڕاست دەکات و دەبێت پەکەکە قەندیل بەجێ بێڵێت و ئاگری شەڕ لە هەرێم دوور بخاتەوە و نەمان کاتە دوژمنی دراوسێ و هاوڵاتیانمان بە کوژ نەدا. یان پەکەکە ڕاست دەکات کە کوردستان بۆ هەموو کورتەوە. پارتی شەڕی تورکیا بە پەکەکە دەفرۆشێت و شەڕی ئەوەیە کە پەکەکە هەڵگری گوتارێکی نەتەوەی ڕاستە. ئایا ئەم شەڕە لە پێناو کورد و کێشەی کوردایە یان شەڕی پێگە و حیزبایەتیە؟ ئایا پەکەکە بۆ خاچی هەرێمی کوردستانی عێراق دەکاتە ئامانج لە کاتێکا شەڕی ئەو لە باکوورە؟ لە بەرامبەریشدا ئەی مافی هێزێکی کوردی نییە لە باکوور پێگەی سیاسی و عسکەری خۆی لە باشوور بەهێز بکە؟ پەکەکە شەڕ دەفرۆشێ بە پارتی یان پارتی شەڕی پێدەفرۆشێت؟ ئایا ئەم شەڕە وەکالەتەن لە بڕی ئێران و تورکیا پەکەکە و پارتی دەیکەن؟ ئەندامەکەی نزیک لە پەکەکەەوە دەڵێ پارتی قەت لە بەرەی میلەتان نەبووە. لە بەرامبەردا کادرون و سەرەکەی پارتی دەڵێت پارتی ئاڵا هەڵگری نەتەوایەتیە. بەشێک لە ڕاستی لای کامیانە؟ میوانداری هەریەک لە بەڕێزان. بەهمەن کاک عەبدوڵڵا نووسەر و کادری پێشکەوتووی پارتی. سپاس کاک من. هەروە ئازاد قادر ئەندامی تەفگەری ئازادی کۆمەلگای کوردی نزیک لە پەکەکە. سپاس کاک ئازاد. ئێوە بڕیار بدەن پاش کاتژمێرێک بەشێک لە ڕاستی لە نێوان ئەم دوو بۆچوونە لای کامیانە؟ پەکەکە شەڕ بە پارتیە فرۆشێ یاخو بە پێچەوانەوە؟ پرسیارێکی سادە وەڵام لای توێ. نەخێر، ینی پەکەکە هیچ کاتێک لە بەرژەوەندیان نیە کە ئێستاکە خەباتێکی بەرفەرەوانی چوار پارچەی کورسانی گرۆتە بەرخۆی و شەڕی چەندین دوژمنی ڕۆژ ئاوا و باکوور و جێیتر بکات و بێ جەبهەیەکی تر لەگەڵ پارتیا بکاتەوە. بەڵکو پەکەکە ئەوە هەوڵدانی پەکەکە بوو کەوا ئەویست بە نامەکانی ئۆجەلان و بە مراوەکردن لەگەڵ پارتیەکەوە کۆنگرەی نەتەوەی ببەستێت و کەوا لە هەتا بگاتە ئاستی ئەوش کەوا سەرۆکی هەرێمی مەسعود بەرزانی بە شێوەیەکی هاوسەرۆکی کەوا بێت کۆنگرەی نەتەوەی ببەستن. هەموو ئەو هەوڵدانانە بۆ ئەوە بووکەوە تۆ بەرەیەکی یەکگرتو لە بەرامبەر ئەو قۆناغە هەستیاری کە ئەمڕۆ هاتۆتە پێش کورد. بەڵام ئەگەر ئێمە بین باس لەوە بکەین قەندیل پەکەکە بۆ لە قەندیلە پەکەکە هەموو خاکێکی کوردستان بە خاکی کورد و کوردستانی ئەزانێت بە هیچ دوژمنێکی نازانێت کە لە کاتێکە ئێمە ئەبێ بپرسیم بۆچی کە پایەگاکانی عسکەری تورک لە ناو هەرێمی کوردستانایە ئەوانەی کەوا لە بامەڕێنی و لە کانیماسی چەندها ساڵە ئەو هێزی تورکیا بۆ لەوێ بێت. ئێمە ئەبێ ئەوانە بە میوان بزانین. بۆیە ئەو کاتە ئێمە کە قسە لەسەر ئەوە بکەین کەوا کی حەقیقەت ئێمە ئەمڕۆ واقع ئەڵین کە مێژوویەک بوو خەباتێکی کەوا پارتی دیموکراتی کوردستان کردووی بە گوێرەی ئەو قۆناغ و ئەو سەردەمانی کە ئەو کاتە هەبوو کە هەتا معادلەی کێشەی کورد لە ناو هەرێمی کوردستانە ئەخوێنرایەوە دوو ڕقم هەبوون یەکێتی پارتی. بەڵام کاتێک کە چوارچێوە فراوانە بێ خەباتی نەتەوایەتی کورد لەو ئاڵۆزیەکەوە ناوچەکە ئەگرێتەوە کە ئیتر ئاڵۆزیەکان تەنیا لە عێراق نامێنێت هەموو ناوچەکە ئەگرێتەوە لەگەڵ ئەوەشە کێشەی کوردیش چوارچێوەیەکی فراوانتر ئەگرێتە خۆی. لەو چوارچێوە فراوانتر ئەوە هەموو کەسێک ئەزانێ و ڕای گشتینی و دەوڵەتیش ئەزانێ کەوا پەکەکە ئەمڕۆ بۆتە ڕقەمی یەکەم لە چوار پارچەی کوردستان. ئەی پارتی پارتیش ئێستا لەو چوارچێوە تازە لەو معادلە تازی کە هاتە پێشەوە لە جیاتی ئەوەی کەوا بە شێوەیەکی لە شێوەکان کە پارتەکانی تر لە باشووری کوردستان بە هاوکاریکردن و بە یەکگرتووی بێوێت ڕۆڵی هەبێ لەو معادلە نوێیە بە پێچوانەوە بە دژایەتیکردن کردی. واتە پارتی دژایەتی پەکەکەکە پارتی وەکو خۆ دەڵێی دایمە لە بەرەی میلەتان نەبووە؟ مەقسەد چیە؟ ملت لە بەرەی پارتیا بووە لە زۆر دەرفەتا بەڵام پارتی لە بەرەی میلەتان نەبووە. وەڵامت بۆ قسەی وەکو نووسەر و کادری پارتی قەت لە بەرەی میلەتان نەبووە لە کاتێکا میلەت لە بەرەی ئێوەدا بۆ زۆربەی کات. زۆر سپاس. من حەزەکەم بەوە دەست پێ بکەم جارێ ئەمڕۆ 5 مانگە 11 ڕۆژی تر 69 ساڵ بەسەری ئادەمەزنەکەدا تێدەپەڕێ. خەڵکی کوردستان و ئەوانەی نووسەر و خوێنەر و خەڵکی بەتەمەنی ئەم کوردستانە دەزانێت پارتی لە 16 ئابی ساڵی 1946 دەبووە لەکوێ ئەعلان کرا و لەکوێ ئەعلان کرا. 16 ئابی 1946 پارتی دەبووە لە کۆماری مەهاباد ئەعلان کرێ. بەڵام لەبەر داواکاری قازی محەممەد و زۆرۆفی سیاسی نێودەوڵەتی و مراعاتکردنی و کۆمارە لەوێ ئەعلان نەکرا بردیانەوە لە بەغدا بەنهێنی ئەعلان کرا. دەستپێکردنی پارتی مراعاتی نەتەوەی کورد بووە و پارتی بوو بە یەکەمین حزبی نەتەوەی کە توانی ئەو ئامێزە گەرمەی نەتەوەی کورد بێ لە باشووری کوردستان.
لە قۆناغەکانی مێژوودا هەمیشە پارتی ئاڵا هەڵگیری کوردایەتی بووە وەکو ئەو سەردێڕی کە پێتم وت پەکەکە جارێ درەنگ دامەزا ئێستا دەگەمە مێژووی پەکەکەیش بۆ دەژمێرم پارتی لە ساڵی 46 دروستە بێت لە ساڵی 48 دەستکەوت بەدەستێنێ لە وەثبەی کانونی 48 ئەوانەی مێژوژانن ئەزانن کە لە دژی ڕێکەوتنامەی پرۆتسمۆس شۆڕشکرا لە بەغدا پارتی توانی دوو دەستکەوتی گرنگ بۆ کورد بێنێ بە بەشداریکردن لەو شۆڕ ئەگەر ئیجازە بدەیت کاک محەممەد بۆ پەیامەکەم دەرکردنی گۆڤاری نزار ئاهەنگی نەورۆز ئەوە دوو دەستکەوت بوو ساڵی 52 دوایی ساڵی 58 کە شۆڕش دەکرێت پارتی حزبێکی کاریگەرە لەو شۆڕشەدا و نەتەوەی کورد وەکو نەتەوەیەکی سەرەکی دەناسێنێ و ئەوە پارتی بوو و بەشداری پارتی بوو وای کرد عەبدولکەریم قاسم لە بەغدا لە دەستوری عێراقیدان بەوەدا بنا کە کورد و عەرەب لە خزمەتی میلەتی کوردایە لە خزمەتی کێشەی نەتەوەی کووردا بەڵێ 69 ساڵە ئەو کاتی منە کاک محەممەد 69 ساڵە من ئەوە ئەڵێم ئەوەی کە ئەو ناوی ئەنێ مراعات ئەوە مراعات نییە ئەوە تەسلیمبوونی ئەو سیاسەتەیە کەوا نێودەوڵەتی بڕیادراوە کە کوردستان چوار پارچەیە و ئەوە دانانە بۆ پارچەبوونە ئەوە پەکەکە بە دنیابینیەکی ترەوە ئەو سنوورانە نامەسە ئەگەر ئیجازە بدەیت با مێژوێن بێن پارتی لە خزمەتی نەتەوەیە بووە نەخێ من پێتەڵم ئەگە پارتی لە خزمەتی نەتەوە بووە کاتێک کە تۆ شۆڕش بەڵگە قسە بکەین من تاریخیان پێ دەڵێم من بە تاریخی پێتەڵم نەنا کاتی منە با پەیامەکەم بگەم کاتی منە کە تۆ کە شۆڕشێکی 100,000 کەسی تەیە ئەگەر بەرنامەکەەوە بڕە دەسەڵاتێکی پشتەوە ئەڵێم پشتگیری ناکەم ئاش بەتاڵیەکەی ئەوە چی ئومێدێکی بەگەلە چی پشتگیری بەگەل بەستە ئەگەر ئیجازە بدەیت ئەوە بۆ باسەکەم ئەزیزی من ئەوە تۆ لە خەیاڵە وەک چۆن پەکەکە هەمووی لە خەیاڵە دەژیت تۆش بۆ خەیاڵە دەژیت پارتی لە 61 بەڵێ لە 61 گەورەترین شۆڕشی نەتەوەی کورد لە مێژووی هەر چوار پارچەی کوردستان دروست بەرپا دەکا و گەورەترین شۆڕش و پڕدەستکەوترین شۆڕشە ئەو شۆڕشە نەتەوەیە کە کوردی پارچەکانی باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوا بەشداریان تیای کردووە ئەو شۆڕشەیە توانیوێتی چوار سەرۆک کۆمار بێنێتە چۆکە بیان سێ سەرۆک کۆمار بێنێتە چۆکە بێنێتە گەڵاڵ و حاجی عومران پارتی تاکە ئاڵا بوو لەگەڵ ماڵی بارزانی کە توانیان کورد لەژێر یەک چەترا لە یەک پارچەی کوردستان لە زاخۆوە تا خانەقین کۆ بکەنەوە و کوردی پارچەکانی ترش بەشداری تیا بکەن ساڵی 75 کە ئەو برادرە ناوی دەنا ئاشبەتاڵ و وەکو دوژمنەکانی کوردیش ئەو قسانە دەکا ساڵی 75 با خەڵکی کوردستان بزانێ موامرەیەکی نێودوڵەتی بە بەشداری ئەمریکا ڕازیبوونی سۆڤێت بەشداری ئەم دەوڵەتانە عێراق ئێران تورکیا سووریا لوبنان ئەفەن ئوردن جەزائیر ئەمانە موامرەیەکی نێودوڵەتی بوو شۆڕشی گەورەی نەتەوەی کوردی لە ناودا و بۆ معلوماتێ ئێمە شۆڕشەکەمان کۆتایی پێ نەهێنا ئێمە شۆڕشمان وەستان بەڵام مستەفای بارزانی کاکە محەممەد نەخر کاتەکەی من مەدەبا ئەو خاڵە بگێنم باو خاڵە بگێنم پارتی ئەوەندە پشتی بەدەسڵاتی دەرەوە بەستە بەگەل نەیبەستە لە یەک کاتا پێم بڵێ لە یەک کات پێم بڵێ پارتی پشتی بە خەڵک بەستووە یەک کاتم پێ بڵێ ئەو کات شۆڕشی ئەیلول بە موامرەیەکی نێودوڵەتی کە دە دەوڵەت بەشداری تیا کردووە کە دووزل هێزی جیهانی بەشداری تیا کردووە عەزیزی من ئێستا ناتۆ یەک چاوی قرپانەوە بۆ تورکیا بەس چاوی چەپینەی کردو بە چاوی ڕاست حاڵتان جوانە هاتوون بۆ زارگەلی خۆتان دەنە پاڵ ژن و مناڵی ئەو خەڵکە پارتی حزبی واقعبین بۆ ژن و مناڵی نەکردووە پارتی ژن و مناڵی نەکردو بە قەرغانی خۆی و خۆی پێنەجات ئێستاش لە هەولێر بە شەرعێتی سیوێکی ئاب سیوێکی ئابمان بۆ ئەوە کرد ئێوە و هاوپەیمانەکانتان وەک چۆن ئێستا ئێرانتان ناوردۆ لێرە حاکم بێ لە هەموو کوردستان حاکم نەبێ ئەوە دیارە عەزیزی من ساڵی 76 کە ئێمە شۆڕشمان هەڵگیرساندەوە ئێمە شۆڕشمان وەستاندەوە یەکەمین شەهیدی کورد لە 26 گوڵانی ساڵی 75 پارتی دای ئێوە هێشتا دروست لە 84ەوە دروست دەستان کردووە بە خەباتی چەکداری ئەوە 2015 31 ساڵە ئێوە نەتانتوانیوە ناحەیەک بگرن گوندێکتان بەدەستەوە نەبووە لە مێژووی پارتیا خواکوک هەر بەدەست کوردەوە بووە لە مێژووی پارتیا قەراق بەشێکی بەدەست کوردەوە بووە لە مێژووی پارتیا پەکەکە هەمیشە دوژمنی کورد بووە پێت دەڵێم ئەگەر ئیجازەم بدەیت هەموو قۆناغەکان پێت دەڵێم ئەوە ئێمەی تۆمان پاراستووە ئەوە چەتری ئێمەیە عزیزی من لەکوێ هاتووی شەڕەکەی معسکەرەکانی تورکیایە ئەگەر ئیجازەم بدەیت معسکەری تورکیاتی ناخۆت پارێز لە بەرامبەر من نەمهێناوە ئەوە بەپێی اتفاقەیەکی عێراقی هاتووە عێراق توانێت دەریکا اتفاقی عزیزی من تۆ وەکو یەک میوان حکومەتی عێراق ناکەی بەس لەوەی ئەتراف بە حکومەتی عێراقیەکەی لەکوێ ئەترافی پێ کاتێک جێشی تورکیا سیادەی عێراق ئێستەیشبی بەسەرەوە بێ کە ئێوە ناتانەوێت ئێمە سەر بەخۆی وە دەستبێنین تا ئێستا لەژێر دەسەڵاتی بەغداوە توانێت بەغا بێتە جاو ئەوە ئیتفاقەیەکە کە حەقەکە زۆر من باشتر تۆ شەرعیت بدەیتە بە جێشی تورکەوە لە هەرێمی کوردستان ئێمە شەرعیتمان نەداوە پێ عەزیزم کێ شەرعەتی پێداوە ئەگەر ئازان مەقڕێکی میت لەوەیە بچن لێیدەن بۆ لێ نادەن
ئێوە دەدەن لە پێشمەرگەی پارتی ئێوە مناڵی خەڵک دەفرێنن بۆ تورکەکان ناکوژن لەوێ بچن ئەگەر ئێمە لەسەریان بەجواب هاتی خەڵکی کوردستان بڵێن بۆچی نادەن لەوە تۆی شەرعەتە دەو کۆمەڵکوژێک لە قەندیل ئەگرێت ئەوە تۆی ناتوانانی ئیدانەی ئێمە شەرعەتمان داوە بەڵێ ئەوە تۆی ئێمە ئیدانەمان کردووە ئەزیزی من بەڵام قەندیل کوردستانی باکوور نیە بێت هەڵە نەبێ یەک قۆناغم پێ بڵێ پارتی خۆی پێچا بێتەش گوندێکی تورکیا لە مێژووی 69 ساڵەی پارتی وەکو تۆ سەیریکا پێویست نەبوو دروست بێت پاکەکە بە عقلەتێکی خۆی دروست بووە وەکو تۆ بیر ناکات تۆ بیرکرا پێویست نەبوو دروست بێت لەکوێ ئێستا پاکەکە دنیابینیەکی تری هەیە ئەزیزی من پاکەکە نییە لە ئامەد و دەرسیم نییە لە ئاگری نییە لە جوودی پاکەکە ئەوەتە لێرە لە زارگەلی ئەوە پروپاگەندەی ئەردۆغانە ئەزیزی من تیارەکە لێرە لێیانە ئەوە پروپاگەندەی تۆیە ئەوە پروپاگەندەی چی کاکە تۆ شەڕێکم پێ بڵێ ناو شارێکی کوردیا تورکیا ئەوە تۆی نایبینی ئەوە تۆی نابی خەڵکە هەموو ئەیبینێت لەکوێ بینێ ئەوە تەنیا پارتی نایبینێت بڵاوی کەنەوە کاکە بە خەڵک ببینێ بڵاو کراوەتەوە بەڵام نایبینن ئەزەکەم پەیامەکان پێ ئێوە لە 84ەوە دروست بوون پارتی یارمەتی داون چەکی پێداون ماڵی بۆ کردوونەوە باوشتاپە کردو ئێستا دژی پارتین بێنمە کیە لەوەتی هەبووە پەکەکە بێنمەک بۆ بەرامبەر پارتی کرێکارانی کوردستان کە دەکاتە پەکەکە بێنمەک بۆ بەرامبەر پارتی بێنمەکی پەکەکە گەری خۆی بەخا عزیزی من تۆ ناهێڵی گوندنشینەکان بچنەوە بۆوێ تۆ ناهێڵی ڕزوباقەکانیان زیندوو بکەنەوە ئەوە ئافرەتێکی خەڵکی زارگەلیە بە مەسئولەکانی ئێوە خەڵکی بناری قەندیل ئەڵێ لەوەتەی پەکەکە هەبوو ئێمە مرتاحی لێراکە عزیزی من ئەو تۆ باران لەوەتی ئێوە هەن ئەوان ئاگرە بارێتە سەریانە مناڵەکانیان دەکوێ هەر ئێوە بوو شەڕی ناخۆتان لەسەر پشتی ئەوان کرد بۆ ئێوە زۆر کردی شەڕی ناخۆ بۆ ئەوان کێ کوردی لە شەڕی ناخۆ ئێوە بوو کردتان شەڕی یەکێتیتان کرد شەڕی پارتیتان کرد بەس پێم بڵێ ئەگەر ئێمە هاتوین لە ئامەد لە جوودی لە دەرسیم شەڕی ئێوەمان کردو ئێمە تاوانبارین بەس ئێوە هاتوون لە خواپڕدا شەڕی ئێمە ئێوە هاتوون لە ماڵی خۆمان شەڕمان دەکەن با خەڵکی کوردستان بزانێن کاک محەممەد ڕوونکردنەوە ئەگەر ئێمە لە باکوور لە ڕۆژهەڵات لە باشوور کۆمەڵی ڕاستیتان ئەگەر شەڕی ئێوەمان کردو ئێمە تاوانبارین بەس ئێوە هاتوونەتە خاکی ئێمە تۆ ئێستش 92 ئەو شەڕتان لە بەرامبەر خەڵک ئێستا ئەزانی کە کاتە چ درۆیەکی شاقدارتان کرد کە پەکەکە ڕێگری کردو لە ئازوقە و نایە لە ئازوقە بێ ئێستا خەڵک ئەو ڕاستی بۆ دەرلەکەوێ ئەوە ئێوە بوون 92 اعترافتان بە حکوومەتی هەرێمی پەرلەمان نەدەکرد ئەوە پەکەکە وای لە تورکیا کرد کە ئەترا بە حکوومەتەکەی تۆ بکە ئەوە تورکیا بوو هەر بە ڕئیس عەشەر سەیری بارزانیە والله عەزیزی من قوواتی بارزانیە ئەوە پەکەکە بوو هەر جوندی تورکی بەدیل کرد اعتراف بە پەکەکە کرا دانوستان لە ئیمرالی لەگەڵ ئۆجۆلانا بکرێ ئەوە نێچیروان بەرزانی و مەسعود بارزانی بوو بەشایەتی محەممەد پێنجەنی خۆتان ئەڵێ نێچیروان بەرزانی وای لە ئۆردوگان بەڵگەکانتان بۆ تەسلیم کرد ناسادنی ئۆجۆلان بە تیرۆریز لە دادگاکانە ئەو بەڵگانی حداتەکەم یەک بەڵگەی پارتی سەرۆکایەتی هەرێم یەک بەڵگەی بنەماڵی بارزانی بێنی ئێمە پەکەکەمان بە تیرۆریست ناسان هاوپەیمانەکەتان بچۆ کاک محەممەد لەو بەڵگانی کەوا بۆ ناسادنی ئۆجۆلان بە تیرۆریست یەک بەڵگەمان گرنگ بوو زۆر باشە فەرموو یەک لێدوان بڵێ پارتی توێتی پەکەکە تیرۆریستە بەڵێ ئێمە باس هاوپەیمانەکەتان بۆ لە کتێبی ئاگر ئەوەی کتێبەکەی جەمیل بایک ئەڵەیە پەکەکە تیرۆریستە دەبێت نەمێنێ تورکی چای زۆر باشە هاوپەیمانەکەی ئێستاتان ئەوەی هاوپەیمان ئەوە دەلیل و بەڵگەی زۆر هەیە ژووری عملیات دەرێت 3 مانگ جارێکەوە دانیشتن ئەکرا بۆ دژایەتی پەکەکە ئەوەی وەزیری ئەمریکا و عێراق و وەزیری ناوخۆ کەریم سنجاری شەڕی ئەمریکامان پێ ناکرێت شەڕی ئەمریکا کلاشینکۆفێکەوە بەرامبەر F-16 ناگری شەڕی ئەمریکات پێ ناکرێت بەڵام ئەتوانی بێتە بە هەندێک قسەواسووری ئێمە شەڕی خۆتڕێن ناکەین زۆر باشە زۆر باشە ئەمە ئاشبەتاڵ لە خۆترانە نییە نەخێر تۆ کاتێک ئاشبەتاڵمان کرد بۆ ئەوەی زامێک لە جەستەی کورد دروست نەکەین مناڵی کورد نەکەین نەقەڵغانی زۆر باشە ماوەیەک بە یەکتری کاگازات کۆمەڵی حەقەتی پێوتی پەکەکە بۆ شەڕ لە هەرێمی کوردستانە هەڵدەگیرسێنێ لە کاتێکە معرەکەی ئەو ساحەی ئەو باکوورە ئەم شەڕە بۆ ئێخی هاوڵاتیانی کورد بگرێ لە باشوور بە دنیای کێشەوە ئەناڵێنێ کێشەیەکی گەورەی هەیە لەگەڵ بەغدا کێشەی ناوخۆیە 2000 قەیران لەم باشوورەیە بۆ شەڕی پەکەکەشی بێتە سەر بۆ پەکەکەش ساحەی خۆی ناگوازێتەوە بۆ باکوور پەکەکە لە هەموو ساحەیەەکە لە شەڕایە ئەگەر شەڕ بەس ئەوە بێت کە تۆ بەلولەی چەک تەقە بکەی شەڕتەنی ئەوە نییە تۆ ئێستاکە 80 کورسی لە ناو باکووری کوردستان ئەهێنرێت وڵاتێکداندا
والله هذا بەدەستی هێنا ئێوە تێکتان ئاغاکەی تۆ تێک والله هذا ڕاستەکەی وەزعی ئاغاکە ئێوە کێ عزیزی من ئەو ئاغای تورکیا والله هەدەفە بەدەستی هێنا والله ئێوە لێتان تێکدا ئێوە ژیانی خۆتان عزیزی من ئێوە ئەوەندە ساوی بکەن پۆلیسی تورکیا کوژن وڵێن ئێمە کوشتمان ئەوە ئێمە نەبووین ئەوە ئێمە نەبووین ئەو ئاشتێمان تێکدا خۆتان لە ئەردۆغانە بەس مەسیرتان ئەردۆغانە کێ خۆتان لە ئەردۆغان والله هەزاری وەکو ئۆردوغانمان بەڕێ کردووە لە 69 ساڵەوە حزبی یەکەمین هەموو دنیا ئەڵێ ئەردۆغان پشتی داعشەکە ئێوە لە ژێر پاڵی ئێمە پارێزراون 69 ساڵە وەرە ئەو باڵی ئێوە لە بن پاڵی ماسکەری تورکیا ئەپارێزن عزیزی من معسکەری تورکیا ئەگەر ئێمە هێناوانەوە بڕۆن لێیدەن بنباری ئێوە معسکەری تورکیایە ئێوە ناوێرن بدەن لە معسکەرێک ئەتانەوە کوردستانی تورکیا زۆر باشە بڕۆن لێیدەن ئەگەر حکوومەت یاریان بەجواب هات ئەوە ئێمە زۆر باشە باشە زۆر چاکە وەڵامی تۆ هەموو کاتەکە دابە بڕابکە کاتیان بە تۆ بە عەدالەت بڕابکە وەڵامی و پرسیارم بەرەوە بۆ ئەم شەڕە بە باشوورە فرۆشتن بۆ ناچنەوە باکوور ئەمە شەڕ بە باشوور فرۆشتن نییە هەر لە قەندیلەوە بۆ فریای پێشمەرگانی ئەمان کردو کە محاسەرە کرابوون لە شەنگاڵ لە قەندیلەوە پێشمەگە فریای محاسەرە کرابوون لەو ڕێی مەخمور ئەو خەندەقەی کە خۆتان کردتان بەدەست خۆتان پڕتان کردەوە بۆ بچە لای یەپەگا ئەوە لە خۆتان پرسە عزیزی من ئێمە خەندەقمان لە مەخمور نەکرد زۆر ئێمە لە ڕەبیعەل شەڕمان کردووە ئێمە لە زڵمان شەڕمان کردووە محاسەرە بوو منیش پێتم بۆ لای یەپەگەکان لێک دەرەوە کاکە ئەوەی مەخمور ئێوە ئاوارەتان لەوێ ئاوارەکان دیفاعیان لە خۆیان کردووە وەرە سەرۆکی هەرێمەکەی خۆی خستە دیۆخانەکەی ئەوێ سەرۆکی هەرێمەکەی تو خۆی لە هەولێرە خەڵک لە ڕاکردنا بوو چوو دەست بێنێ بە سەریانە ئەوانی ژۆ باو لە هەولێرە لە ڕاکردنا بوون لەکوێ ئەوە سەرۆکی هەرێمەکەی من بوو تیاری بۆتان هەڵسان نێڵا کوبانی سەرۆکی هەرێمەکەی تو پشتی بە تورکیا بەست بوو تورکیا لە بەشایدی ئۆجەلان بەشایدی ئۆجەلان بەس ئیجازە بدە با پێ بەس بەشایدی ئۆجەلان من شاهیدێکی ئۆجەلان لەو نامانەی کە خۆت شایەتی دا کە نامەی ناردوو بۆ بارزانی عوسمان بایدەمیر و لەیلا زانە نامەکانیان هێناوە خۆی دەڵێ بە محەممەدی برای وتووە محەممەد ئۆجەلان تاکە سەرکردەیەک بتوانێت کورد کۆکاتەوە ئاڵای نەتەوەی کورد ئەمڕۆ لەم قۆناغا دەرباز کا مەسعود بارزانیە تاکە کوردێک بتوانێت کورد کۆکاتەوە کۆنگرەی نەتەوەی دروست مەسعود بارزانیە ئەوە ئێوە نەتەنێڵا کۆنگرەی نەتەوەی دروست بێ ئەوە ئێوە بوون داوای ئێوە داوای 600 ئەندامی کۆنگرەی نەتەوەیتان کرد لە 200 ئەندام دوای داوای هاوسەرۆکیتان کرد لە هەموو دنیا ئەو شتە نییە کە ئێوە داوایەکەن پاشان با یەکشتر ئێوە وتان با دوو کەس بارزانی و لەیلازانە ئەگە بۆ من بێ ئەگە نەبێ بڕۆ لە بەڵگە ئێوە منی پرسیاری خۆمە عوسمان بایدەمیر ئەڵێ بە عوسمان بایدەمیر پرسیاری خۆمە بارزانی ئەڵێ با لەیلازانە بە تەنها سەرۆکی کۆنگرەی نەتەوەی بێ کاک بە من پرسیاری خۆمە با من پرسیارەکە بکەم پرسیارەکەی منەوەیە بۆچی لادوایە باشوور تەنها مڵکی حیزبێکی دیاری کراوە یعنی بۆ هەر چوار پارچەکە بۆ ڕوئایە بیر ناکەنەوە لە کاتێککە ئێوە بانگشەی دەوڵەتی کوردیەکەن یعنی بۆچی لاتان وایە ئەم شەڕە پەکەکە ئەیفرۆشیە شەڕی ئێمە نییە ئەبێ بڕۆنەوە باکوور عزیزی من ئێمە وامان نەوتوە نەماوتۆ باشوور تەنها مڵکی ئێمەیە ئەڵێن باشوور تەنها باشوور مڵکی هەموونەتەوەی کووردە بەڵام ئەو خەڵکانەی کە چەکدارن و حزبی پارچەکانی تری کوردستانن میوان ئەبێ قدری ئێرە بگرن قدری ئەو زوروفەی کە لێرە هەیە قدری ئەو قۆناغا سیاسی کە ئێمە هەیمانە ئێمە ئەزانین یەک تاکە حزبێک تاکە حزبێک تاکە سەرکردەی حزبێک تا ئێستا بە خودی پەکەکەیشەوە هەرچی حزبا لە کورسانە بە خودی پەکەکەیشەوە تا ئێستا ئەوەندەی پارتی و سەرۆک بارزانی هەوڵی داوە پەکەکە لە لیستی تیرۆ دەرکا باشترین بەڵگە ئاخر وتاری کاک مەسرور بارزانی بوو لە پەرلەمانی ئەوروپا وتی پەکەکە تیرۆریست نییە پێویستە لە لیستی تیرۆ دەرکرێت دوسێ مانگ پێش ئێستا پارتی لە لیستی تیرۆ دەرکرا یعنی پارتی هەوڵی دا پەکەکە لە لیستی بەڵێ ئێمە ئەو سەرۆک بارزانیی کە تۆ پێت وایە پشتی بە پەکەکە بەستووە بە ئەمریکەکانی وت ناین بۆ ئەمریکا تا پارتیۆکێتی لە لیستی تیرۆ دەرنەکەن ئەگەر بتان هێشتایە بە پێداگیریەکی تر پەکەکەشمان دەرەکەن بەس ئێوە ئەچن بەڵام ئەوەندە دەبێت پەکەکە خەندی بەجێ بێڵە بۆچی پەکەکە ئەگەر شەڕ لەگەڵ تورکیا دەکا ئێمە دژی شەڕین و هەدەپەش دژی شەڕە ئۆجەلانیش دژی شەڕە باڵی میان ڕەوی پەکەکە دژی شەڕە تەنها پاڵێکی ناو پەکەکەی تونڕەوی بەسەرکردایەتی جەمیل بایک و کاڵکان ئەمانە شەڕیان دەوێت بگا بە ئەم عقلێتی ئەمانەیە جۆ لە ئیمراڵی ناگرێ وەڵامی وبسیارە قەندیل جۆ لە ئیمراڵی ناگرێت ئەگەر ڕاستەکەن ئەگەر ئۆجەلان لەگەڵ ئاشتیایە و هەدەپە لەگەڵ ئاشتەیە بۆ مەجال نادەن پێشمانگە ئۆجەلان ببینێت تا قسانە ئێوە دەستان کرد بە پۆلیس کوشتنم جا ئەوان ڕێگەیان دەست ئەو ئاخر ئەوەیە ئەوەی ڕاستی بێ ئێڵێم
پەکەکە پۆلیسی کوشتۆڵێ من کوشتم یعنی ها تورکیا تحدات باشە بۆ پارتی دیفاع لە وازە جەمیل بایک 3 مانگ پێش ئەو حەدەسە تحدای تورکیا کردنی شەوات لێکم وات بايك سەرکردەیەک وەکو سەرکردەی تۆ لە پێش ڕاستەکەی وڵا کاکی من ژن و مناڵەدا بە کوشت سەرکردەکەی من ژن و مناڵی نەداوە بە کوشت ڕاستەکە وەکو یەکنی بەڵێ ئەوە بە کوژدان نیە ئەوەی کەوا لە قەندیلە تۆ شەرعی بکەیت بە کوژدان نیە کێ شەرعەتی پێداوە ئەزیزی من ناتۆ و نەتەوە یەکگرتوەکان شەرعەتیان پێداوە من چی باشە ئەوەیە خۆت بە هیچ نازانی ئەوەیە شێشەکە کاکی من ناتوانم باسی ئەمریکا هیچ نیم نەخێر باڵێ ئیمرانی جۆ لە قەندیل جۆ لە ئیمرانی ناگرێ ئۆجەلان و هەدەپە داواکەن بە پرۆسەکە ئاشتی بێ پرۆسی ئاشتی سەر بگرێتەوە لە کاتێکە باڵێکی تونڕەوەیە زۆر باشە بەڵام باڵێکی تونڕەوەیە بە سەرۆکاتی جەمیل بای دوو نقطە بامن کە عەبدوڵڵا کادری پێشکەوتی پارتی دەڵێت نایەوێت ئاشتی سەر بگرێت و ئیمرانی و قەندیل ئێستا دوو باڵی جیان وەڵامی ئەو قسانە ئەوەی کەوا بە ئەو باڵباڵێنەی ناو پەکەکە باسەکەی ئەمانە هەموو سیاسەتێکی پارتیەکەوا بۆ پاشتە ئێمە دروستمان کردووە هەر ئەو ئەقلێتی سۆرانی و بادین دروست کرد هەر ئەو ئەقلێتەیەکەوە پاشتە پارتەبوونی ناو کوردەکە ئەوە ئێوە بەڵام ئەوەی کەوا بادین نەبووە لەگەڵ ئێوە یەک بووین نەنا ئەزیزی من ئێوە ئەم خەیاڵاتانە بۆ کێ دروستەکەن ئەوەی پارتی لە سلێمانی دامەزرا زۆرینەی دامەزرێنەکانی خەڵکی سلێمانین ئەزیزی من تۆ ئەم خەیاڵاتە بۆ کێ دەکەی ئێوە پاوەڕتان بە فکرەی نەتەوەی نەماوە ئۆجەلان لە پەیامەکەی نەورۆز ئازادی بۆ گەلان ئەو نەتەوە کلاسیکی تا پەیامی سەرکردەکانت پێ بڵێ جەمیل بایک نەتەوە پەرستی شۆفێنێتە سەلاحەدین دەمیرداش دەوڵەتی کوردی ڕەجعیەتە ئەزیزی من ئیجازە بدە تا نەتەوە پەرستیەکەی تو ئەوە بووکەوا لە هەڵبژاردنەکانی تورکیا یاود لستەکەی هەدەپم مۆرکی نەتەوەی پێوە نییە نێتی ئێستاش پێتەڵێم بەڵام ئەوە نایڵێم سەلاحەدین دەمیرداش ئەقلەتەی تۆی بکردایە ئێستەیش ئیستەیش سەداچریاندان پەرلەمانەتەکانتان کووردا ئەو دوای تورکەی تۆ وایە بۆ کلاسیکەی کەوا لەم سەردەماتان هێشتا بابی کردایشەکە عقلێتێکی نەتەوەی دیموکراتی وەک کام نەتەوەی تۆ ئەڵێ دەوڵەتی کوردی وەڵامی پرسیارم بەرەوە شەڕێگەیە لە بینی ئیمرانی دەوڵەتی کوردی ڕەجعیەتە و ئیمرانی لەگەڵ پرۆسی ئاشتیە بەڵام ئەو باڵەی قەندیلە کە شەڕی هێناوەتە سەر ناو ماڵی کوردی هێنایەتە باشوور من ئەڵێم باشوور بە دنیای کێشەوە ئەناڵێنێ ئەو شەڕ عەدالەت نییە باشە من ئەو پرسیارەکەم تۆ ئەم جیاوازیە چێگەی تۆ مشکلە و چییە ئیمرالی بە چۆن بیرەکاتەوە ئۆجەلان قەندیل چۆن بیرەکاتەوە کوردیان تووشی ماڵ تۆ بۆ پرسیارەکەی منەوەی لە کاتێکا تۆ ئێستا دیفاعەکەی لە ئەردۆگان باشە بۆتە بۆ خوا بۆ ئەردۆگان با قسەی ئەڵێ 6 مانگە بینینی ئۆجەلان ڕەفز کردوەوە ئەڵێم شتیوانیە لە کاتی انتخاباتەکان ئۆجەلان لە کاتێکە تۆ باسی ئەماکەی من پرسیارەکەی منەوەیە تورکیا بۆ ئێوە لەگەڵ پەکەکەیە دژن ئەمە شەڕێکە وەکالەتەن لە تورکیایکەن پەکەکە هەیە ئێمە شەڕمان لەگەڵ بەزیواڵێن قەندیل بەجێ بێڵێن ئێوە دەڵێن شەڕباتەوە ماڵی خۆی شەڕ لە ماڵی ئێمە نەکا کاکە محەممەد حەزەکەمەوە ڕوونکەمەوە کاکە ئۆجەلان لە پەیامی بسوێکی نەورۆزە یەک وشە باسی کورد و کوردستان و دەوڵەتی کوردی ناکات دوو جەمیل بایک ئەڵێنەتەوە پەرستی شۆفێنەتە دەوڵەتی کوردی ڕەجعیەتە ئێوە ئەڵێن باوەڕمان بە ئازادی گەلان پرسیار لە تۆکەم تۆ ئەڵێ باسی مۆرکی کوردی پێوە نیە تۆ کاتێک ئەڵێ ڕۆژئاوای کورسان ڕۆژئاوای کوێ کام ڕۆژئاوای کورسان ئێوە ناڵێن ڕۆژئاوای کورسان ئێوەڵێن کانتۆنی جەزیرە لا ادبيات تعريفي كانتونم بابا تعريفي كانتون او ادبياتي بكك ابو في باكور باكور ادبيات او بكك او في حالك ادبيات تاع هم الدنيا ازاني خوتان سيري ادبيات كم روج او ديكتاتور مبن بارتي ديمقراطي كردستاني سوريا زوريني اسج ورن انتخابات كان ايوا بكك لا هالكوب ازادي نوينيا بكك لا هالكوب حزبي نوينيا بكك لا هالكوب راغان نوينيا او شواشة كاريك ايوا دائما فير ولا سب شواشة كدني ملات كم شواشة حسبي كل قنديل هيا ايوا الريقتها ندى ديمقراط كحدودي خويتي لك لشين بروتها او جارك يترج كي ديكتاتور جارك يترج كي ديكتاتور ميدانك تركيا ما لسر قمر كوري كورد ما كوش زور باشا باشو چاني كردين ولاتا هاوكاري دولة تركيا تانكر بو انتخاباتك شو اللي هالبجاجنيك چاني كردو دين ولاتا انا كان لبنا فرمو چاني دووبارە سڵاوتان لێبێ کاک بە من تۆ بە شێوەیەک لە شێوەکان دەکەویتە دیفاعکردن لە ئاک پارتیەوە لە کاتێکە با من پرسیارەکە بکەم لە کاتێکە
داودۆغڵۆ کتێبێکیە بە ناونیشانی ئەم قیستراتیژی ئەم کتێبە وەکو مانیفێستی ئاکپارتی وایە بۆ بەڕێوەبردن و بۆ ڕوئای سیاسی سەرکردەکانی کورد لە باشوور بە سەرکردی عشایریە ناسێنێ یعنی احتراف نەکردن بە هەرێمی کوردستان لە کاتێکا پەکەکە خۆی دەڵێ ئەوە ئێمە بووین وامان کرد کە تورکیا احترافکە بە هەرێمی کوردستان. عزیزی من با یەک شت وەڕوونکەمەوە ئێمە دیفاعمان لە ئاکپارتی و لە ئۆردوگان و لە ئۆغڵۆش نەکردووە من یەک شتت پێ دەڵێم کاتێ ئۆردوگان تهدیدی هەرێمی کوردستانی کردەوە بارزانی بووتی ئێرە دەکەینە گۆڕستانی تورکەکان بەڵام کە ئەو هاتووەتە پێشەوە دوای ئەوەی سەردانی هەولێری کرد لە هەولێرە ئەڵێ ئێتر ئەو سەردەما بەسەر چوو ئینکاری بوونی کورد بکە لە تورکیا کرانەوەی کردو دەبێ بەرەوە پیری بڕۆی ئایا با من بۆ خەڵکی کوردستان ئیجازە بدەی ڕوونی کەمەوە بزانین تورکیا هاتوتە پێش بۆ ئێمە یا ئێمە چوونەتە پێش بۆ تورکیا تورکیا ڕێگەی بە ئێمە داوە بچینە باکووری کوردستان ئاڵای کوردستان دەین تورکیا ڕێگەی بە ئێمە داوە کرانەوە بکەین بەرامبەر بە کورد و کورد بچێتە پەرلەمان و هەشتا کورسی بەدەست بێنێ تورکیا ڕێگەی داوە پێشمەرگە بەناو خاکەکەیدا بچێ بە ئاڵای کوردستانەوە بۆ کوبانی تورکیا ڕێگەی داوە بۆری نەوتی استراتیژی ببەی کە ئەوەی پەکەکە ئەو بۆریە نەوتەی کە سەربەخۆی ئابووری پەکەکە ئەوی پێداوی لە بەرامبەر ئەو دژایەتی کەوا بۆ پەکە ئیکەن چیمان کردو پەکەکە بۆ پەکەکە زۆر شتان تەقەچیە تۆ دووسێ کەناڵی ڕاگەاندن تا کردوکەوە یەک کەناڵی ڕاگەاندنم پێ بڵێ لە جی پەکەکە ئەو دەستکەوتانی یەک کەناڵی پارتیم زاگرۆس تیڤی بەردەوام ڕۆژاوای کوردستانی یەک بەرنامە پێ بڵێ لەسەر پەکەکە ناوی هیچ کەناڵی دیکتاتۆریەتی ئەومان کردووە لە ڕۆژاوا گومان ئەوە خەڵکی زانێ ئێستا پێت دەڵێم لە ڕۆژاوا ئێمە چیمان کردووە تۆش بیژمێرە چیتان کردووە لە ڕۆژاوا ئەگەر ئیجازە بدەیت حەزب هەبوو تۆ دکتۆری وەکو دەستەی باڵا قبول کرا لەگەڵ دانیشتن وەکو بەرە کورسانێکە کێ ڕێکەوتنامەی دۆوەکو هەولێری ژێر پێخست ڕێکەوتنامەی ئەوە کەوا دەستەی باڵاکە کێ خۆتان ئیمزاتان کرد خۆتان پێر ژێر پێتان کێ بوو فڕۆک کێ بوو تیاری هاوپەیمانانی هەڵسان بۆ کوبانی کێ تیاری هەڵسان بۆ کوبانی کە کوبانی 180 گیرا ئەوە ئێوە بنووسان ئەوە پێشمەرگە نەگەیشتایەتە فریاتانە ئێستا لەکوێ بوو ئەوە ئێوە بوون ئەگەر ئێمە لەم لەوە ڕەبیعمان نەگرتایە و لە موفۆ داعش باتەیە بۆتان حەشری پێدانە کردیانە تۆ ئەگەر بتوانی هاوڵاتی لەوێ پارێزی شەنگاڵ بوونە پاراست شەنگالیشمان پاراست عەزیزی من ئێمە ئەو چەکەمان نەبوو کە شەنگال بپارێزین کە چەکمان دەستکەوت ئێوەشمان ئەگەر نەبوو شەنگال و ئێوەشمان ئەگەر نەبوو بۆ ئێوە چیتان کرد لە شەنگال ئەگەر نەبوو لەکوێ سا لەکوێ بۆ تەسلیحاتی دەوڵەتی کوردستان تێمەگەێنە خەڵک وازانی ئێستا شەنگال بەدەستیەوەیە ئەگەر چەکن نەبوو بۆ تەسلیحدا دەوڵەتی کوردی ئەو تەسلیحاتانی لە بەرامبەر بەقا دەوڵەتی کوردی دروست دەکەم ئەگەر تو ئەو چەکەت نەبوو خۆت بپارێزی بۆ ئای دەوڵەتی کوردی من ئێستش دەوڵەتی کوردی ئەگەر ئێوە دەوڵەتی کوردی کاگەر ئێوە پشتیوانەکەتان لێمان تێک نەدایسیش پشتیوانەکان بەچی دروستە خۆیان دەزانێت بینەر بابزانێت ئەو پشتیوانانەی کە هانتان دەدەن بۆری نەوتی کوردستان تەقێن چه هانیان دەدا بۆری تەقانەوەی بۆری نەوتی کوردستان لە بەرژۆندی کێ ئەو نازانم تۆ لە بەرژۆندی کێ بینەر ئەزانێ من کێ نانا بینەر بە بینەر بڵێ لە بەرژۆندی چێ بینەر ئەزانێت دوای ئەم شەڕەی پەکەکە وەکالەتەنان ئێران و خەتی شیعەیەکە بەتەکید بە وەکالەتی کایتر وەکالەتی هەرکێ زۆر باشە ئەوەی ئەو باسیەکات ئەو شەڕێکەوە ئەڵێ پەکەکە ئەوە ئەوانن لا شوێنە پەکەکە لەکوێ شەڕمانەکان پۆشتەکە هێزێکی پارتی بێنە تەقەیەکی لێتان کردبێ تۆ خەڵات تێمەگەینە بە شەڕی پەکەمان کردووە تیارە F16 تورکیەدا لا شوێنە پەکەکە بێ دیکتاتۆریە دێ ئەمە نەسێکی وازحە تەنانەت هەنێکیشان ئیستیشارەکەن بە هەندێک کتێبی ئۆجەلان کە باوەڕی بە کەسێک نییە لە سەر و خۆیەوە وەکو تاک دیکتاتۆر خۆی ئەمە نووسەرێکی پارتیەڵێ هەر کتێبێکی ئۆجەلان بخوێنیتەوە بۆ دەرەکوێ ئەم پیاوە لای وایە لە دەرەوەی خۆی کەسی تر نییە ئەوە دیزگای ئەمان ئێستا هەموو دنیا ئەڵێ تورکیا پشتگیری داعشەکە بەڵام ئەمان دیفاعی لێەکەن هەموو دنیا ئەڵێ دیموکراتیەکەی لە ڕۆژئاوای کوردستان نمونەیەکی سەردەمیانەیەکەوە عەرەب و ئەرمەنی و کانتۆنەکان کانتۆنەکان بەڵام دەڵێ لە کانتۆنەکەەوە یارمەتی تورکیا هیچ هێزێک وجودینی ئەو ێزانە نەبێت کە نزیکن لە پەکەکە ئەوە ڕاست نییە ئەوە ڕاست نییە بە بەڵی پەکەکە ئەنجومەنی نیشتیمانی سووری لەکوێیە ئەنجومەنی نیشتیمانی برای بەرەو 5000 چەکدارەی پارتی دیموکرات لەکوێیە لەگەڵ ئەوانە دەستەی باڵا دروست کرا بەڵام ئەو دەستەی باڵایەکەوە ڕێکەوتنامەکەی دانرا بۆ ڕۆژئاوای کوردستان بۆ فەشەلی هێنا ڕێکەوتناوە کێ فەشەلی بێنە ئەوانە مەجموعەیەک حەزبن کەوا وجودیان نییە لە هەر اتفاقیەکە لە کە بە سەرپەرشتی کۆمیسیۆنێکی نێودەوڵەتی ئەڵێ پێگەی نییە ئەگەر ئینتیخاباتێک بکە ئەگەر پێگەی نەبوو بیان کە دەرەوە بەس ئینتیخابات پێم زانیەوە پێگەتان ئێوە حزبێکی تۆتالیتاری عەسکەرتاریەتی دیکتاتۆرن نایەڵن خەڵکی تر لە وڵاتەکەی خۆی بژیتە دەستان کردوتە خەڵک کوشتن سیارە دەتەقێنەوە
مناڵی خەڵ دەفڕێنن پۆلیس دەکوژن هەمووی پەکەکە دەیکا کاکە هەمووی حجادێتە بەرامبەرەکەت بە تیرۆرت بناسیێنێ ئەوەی تۆ تو ئێستا جەنازەکانی پەکە لای تۆ لە عزیزی من خەڵکی کەلار دەزانێ ئێوە کشتان فرانوە لە کەلار کوڕیشتان فراندووە ئەوە لەژێر 18 ساڵ چاواشەکاریەکە دەرکەوت ئەوە ڤیدیۆ خەڵکی شار هەمووی زانێ ئەوە چاواشەکاریەکە دەرکەوت ڤیدیۆکە بڵاو کرد دایک و باوکەکە تۆ تادیدەکەی خەریکی سەریە بڕی چۆن نێژێ لە ڤیدیۆ ئەوەیە دیفاعکردن لە داعش کە تۆ پەکەکە ئەڵی خەڵک سەرە بڕێ داعش و پەکەکە وەکو یەکوان لە تەحاملە ئەی لە کاتێکا لە نزڵی تورکیا و داعش و پەکەکە نزیکن لە یەکەوە ئەوە تورکیا ڕێی خۆیەتی تورکیا دژمنی پەکەکەی من دژمنی پەکەکەی باشە من پرسیارە لە تۆکەم با من پرسیارە لە تۆکەم کاک با من بەڵگەیەکم دەرێ کاک با من زۆر باشە زۆر باشە دەستخۆش ماوەیەکی من بە باشە تۆ ئەڵەی پەکەکە ئۆجەلانە دێنا بە نمونە وەکو ڕەمزێک وەکو ڕەمزێکی پەکەکە وەکو سەرۆکی پەکەکە دەڵێی کەسێکە کە کەس قبول ناکە و دیکتاتۆرێکە باوەڕی بە هیچ شتێک نییە لە کاتێکە هەموو حیزبەکانەمە هەیە یعنی تا ئێستاش پارتیەڵە بەرزانی بەدیلی نییە بۆ بۆ قەیچەکە ئۆجەلانیش بەدیلی نەبێ یعنی هەمویان بەدینیان نییە ئێمە دەڵێن ئەگەر مام جەلال بمایە کوردی لەبەر دەمی ئایەنە هەمووی نەخێر کاکە ئێمە وتومانە ئێستش دەڵێن با خەڵکی کوردستانیش بزانێ ئێستا ئەگەر لە کوردستان مام جەلال بمایە بەدیلی کاک مەسعود بوو بەڵام جگە لە مام جەلال بەدیلی نییە لە هەموو چوار پارچەکەی کوردستان ئەگەر ئۆجەلان بمایە ئیسا هاوسەرە بوو لەگەڵ کاک مەسعود هاوشانی ئەو بەڵام کە ئۆجەلان لە زیندانە کاک مەسعود نوێنەری کوردە لە هەموو دنیا دەبێ ئەو سەرۆکی کۆنگرێنەوەی بێت چونکە سیاسیان تاریخیان مەرجع کاک مەسعودە زانی چۆن ئەو تەجروبە کرا لە زمانی ئەو ماوەی کەوا ئەو پێگەی خۆی بەکارێنا بە شێوەیەکی سلمی بەکارهێنا ئەوەی ئەمر ئەو خەیرانانی ها ئەو تەسریحاتانی کەوا دەوڵەتی کوردی عزیزی من کۆشکی سپیاڵێ ئەڵێ دەوڵەت دروستەکرێ ئەوروپا لێ دەوڵەت دروستەکرێ تورکیا ئۆردوگان اعترافی کردو لە دەوڵەت دروستە بێ چاو لە خەڵک نەبێت چاو لە خۆت هەرچی کۆنگرسمانە دەڵێت دروست بکە تۆ خەریکی دێم تێکرد تۆ بۆ خۆت ئەڵێ چەکم بەرامبەر داعش بوەستم تۆ چەکم نەبوو چەکمان بەدەستهێنا یا نەمانهێنا ئەوە دیپلۆماسیەتی کوردی سەرۆک بارزانی بوو چەکی بەدەستهێنا تەیارەی بەدەستهێنا قەسەبکە شەنگاڵتان فرۆشت کام شەنگال بە کێمان فرۆشت عەزیزی من کاکە تۆ باسی شەنگال مەکە تۆ بچۆ گوندێک ڕزگار کە و ئەو خەڵکە فەقیرە لێوێ مەدە بەکوژ عەزیزم ئەو نەپاڵەوانێکی گەورن با من شتێکت بۆ بخوێنمەوە ئەوە ڕۆژاوای کوردستان با من شتێکت بۆ بخوێنمەوە ئەگەر ئیجازە بدەیت چیاکانی باشوور لە چاو چیاکانی باکووری کوردستان وەک بیابانوان ئەشکەوتەکانی باشووری کوردستان لە چاو ئەشکەوتەکانی باکووری کوردستان وەک کونەدەرزیوان ئەمە نامێ بە فایبەر بۆ داتۆ بە ئەوە خۆم خەستم کردووە دارستانەکانی باشووری کوردستان لە چاو دارستانەکانی باکووری کوردستان وەک دەوەنوان ئیجازە دەباتەوەی ناڵێن پەکەکە ئەو ژینگەیە بۆ بەکارنایەنە بۆ دێ بۆ ئێرە ممنوعە عەزیزان ئەو مۆبایل نییە ئەوە خەزنەتیایە نووسیومە عەزیزی من بۆ ناچی لەوێ پروپاگاندی ئەردۆغان و کاکارە بۆ تیارە قەسەفتان ناکات لە قەندیلایە تیارە بۆ دێ زۆر قەسبینەکە تو ئاگادێنی چی خێرا قەندیل بۆ ناڕۆیتەوە قەندیل ماڵی تۆ نییە قەندیل ماڵی کوردە ماڵی کوردی باشوورە بەڵام بۆ ئەم ماڵی کوردە وێرانەکە بۆ ماڵی کوردە وێرانەکە بۆ ناچنەوە باکوور ئەم پرسیارم دوو جار کرد ئەمێ وەڵام ئەوە قەندیل و ماڵی کوردی پاراست لێرە ئەوە قەندیل و فریای شەنگاڵ لەکوێ کاکە لەکوێ ئەگەر نەزای عەزیزی من چەند شەیتان کاک با من با ڕێبین کاکە ئەم چاوەشەکاری کاک با من کوبانی ئێمە نەبووە حەزم نەکەوتبوو کاک با من بەڵام تۆ کاتێک تعلیقی ژێڵی کانتۆنەکانیان دروست کرد بە تعلیقی ژۆڵ کانتۆنە هە لەکوێ کانتۆن تۆ بۆ من پێناسەیەکی کانتۆنم بۆ بکەن خۆت زۆر باشە زۆر چاوان پێناسە ناکەم و پێناسەی بکات پێناسەیەکی کانتۆنمان لەسەر کانتۆن نییە کوا دەوڵەتی چوار پارچەی کوردستانتان کوا ئاڵای کوردستان یەک دەقەم مەسالی من ئەم ئاڵا هەڵگرینەتەوەی کورد ئێوە خۆتان بە حەزبێکە مەدەن کوا بەو خەڵکە بڵێ کاگازات پرسیارەکە ئەوەیە یعنی ئێوە مشکلەی حیزبایەتی وای لێ تۆ مشکلەیەک نەماوە ناوینەتەوەیەتی خلافتان لەسەر ئاڵای کوردستان هەیە لەگەڵ حیزبەکانی باشوور خلافتان لەسەر سەرکردایەتی و هاوسەرۆکی هەیە خلافتان لەسەر ئەزمموی حکومڕانی هەبووە پێشتر دەڵێن ئۆجەران بە نەسڵەتی لە کتێبە کە احترافی بە حکومەتی باشوور نەکردووە یعنی ئەمانە هەر هەمووی هەیە لە ئێستاە بۆ ئەم شەڕشتان هێناوەتە باشوور پەکەکە
کاتێک یەکەم قەراری پەرلەمانی کوردستان 92 کام حکومەتە دابدێ یەکەم قەراری شەڕی پەکەکە بەڵام پەکەکە قەت بەکو ئەمانە بەڕەتفعل ئیشی نەکردووە پەکەکە ئەو کاتەی یەکەم وەڵام باتۆ بێژە شەڕەکە لەکوێ بوو باش ئێستا شەڕەکە لەکوێ بوو یەکەم شەڕ کە تۆ یەکەم شەڕ لەکوێ یا دەرسیم خواکر بێ لە هەرکوێ خاکی کوردستانە خواکوور خاکی ئێمە خاکی ئێوە خاکی ئێوە شەڕفرۆش نەبن ئەگە خاکی ئێوە وەڵام باتۆ فەرموو میوانێکی بەڕێز بن وەڵامی و پرسیارانە بەرەوە لە کاتێکا لە بدایەتی دروستبوونی ئەم حکومڕانیە لە 92 ئۆجەرانم حکومڕانیە بە حکومڕانێکی مەحەلیدانێ وەرەقنی لێ اعترافی پێناکە بەمەنەڵێ نمونونەکان ئەمەیە بەڵام لە کاتێکە ئێوە ئەم شەڕێن بۆ ئێرە لە کاتێکا تورکیا شەڕەکە باشوور لە کاتێکا باشوور لە قەیرانەیە ئەو قسە ڕاستیە کە بڵێ پەکەکە کاتی خۆی کە لە شەڕێکە هەشت جوندی تورک ئەگرێ بەدیل ئەو هەشت جوندیە ناڵێ بە تورکیا وەرە بیگۆڕنەوە لە چەند گەریلایەکە ئەرێ ئەیدەمە دەست وەزیری ناوخۆی عوسمانی حاجی محموود بۆی احترام بەم حکومەتەیە بکرێ ئەوە پەکەکە بوو بەڕەتفعل ئیشی لەگەڵ ئەم حکومەتانە کرد کە یەکەم قەراری شەڕی پەکەکە بوو ئەوە پەکەکە بوو هەولێدا ئەم حکومەتە احترام بکرێت وڵای ئێوە لە سووریا بوون ئەو کاتە لای ئەسەد بوون ئەسەد دوو چاوی هەبوو ئەم کوردستانی نابینی سێکی خێریشتان بۆ ئێمە تۆ یەکێک باس ئەسەد من بە سیوێکی ئاب نهاتبێتەوە هەولێر تۆ بە سیوێکی ئاب هاتیەوە هەولێر باسی ئەسەد کە بردووتانە بۆ قەندیل و قسان من مێژوو تەواو کردووە ئەزیزی من ئێوە لە باوەشی ئەسەد بوون تا و کاتێ ئەسەدی طلع برا تۆ بە دەبابەی سەدام هاتیەوە هەولێر کاکی من تۆ بە شەرعەتی دەبابەی زۆر عەباسی ئەم دەبابەیە تۆش باشی با پێت بڵێم بۆی با بزانیت شەرمی لێ ناکەین و سیوێک ڕۆژی 6 ڕۆژی تریش یادەکەیەسی بەو دەبا ئێمە لە مێژووی کووردا تاکە هێزێکی سیاسین حکوومەتێکی دوژمنی کوردمان کرد بە جاشی خۆمان بۆ ماوەی 48 ساعت سەجابوونە جاشێتی لە ژیان تا یەک جاشی ئێمە پێ بڵێ ئێوە شەڕی بە وەکالەتان بۆ ئێران کرد بۆ سووریاتان پێم بڵێ کاکە لە ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە ئەرێ لەکوێ بوون ئێوە لای سەدام حوسێن نەبوون پارتی لەکوێ بوو کاتی کیمیاباران پارتی لەکوێ پارتی لەناو خورماڵا بوو نەخێر پارتیش هەڵەبجە پارتی لە کاتی لە خواکوورکا بوو هەموو لە کەرەجا بوون پارتی لە دوای ئەزیزی من دوای هەڵەبجە و ئەنفالیش تاکە هێزێک ماوە لە کورسان بە سەوت و سوورە ماوە ڕێستانی خواکوور سەرۆک بەرزانی سەرپەرشتیەکە نەگوەک ڕئیسەکەی لە هەموو تەمەنی فیشەکێکی نەتەقانەوە بە قوربانیانی خەڵکەکەن هەڵەبجە کرا و ئەنفال کرا شتێکی باشتان کرا لەکوێ بوون ئێوە لەلای حزبی بەعس بوونەوە کاتە میوان بوون حزبی بەعس ئەوە تۆ بووی نەخێر ژیانمانە لای تورکیانین بەڵگەیەکمان پێ بدە لە بەلای ئەوە تورکیای هاتۆتە پێش بۆ ئێمە تەنەزولی بۆ ئێمە کردووە نەخێر هەرگیز ئێمە نۆکەری بێگانە نەبووین و ئێستەیش ئەو علاقاتی لەگەڵ تورکیا هەیمانە علاقاتێکی استراتیجی سیاسی بازرگانیە بەڵام ێ باشڵێن پەکەکە و تورکیا بە یەکەوە شەڕەفرۆشن بۆ ئیدانی تورکیا ناکەن ئیدانی هەردووشانەکەن کەواتە هەردووشان بەرپرسن تورکیامان کردووە پێش هەردووشان بەرپرسن بەڵێ پەکەکە دەست پێشخەر بوو دوو پۆلیسی کوشتە بەو برادرە بڵێ جوابم داتەوە لە سوودی کێ بە خەڵکی کوردستان بڵێ ینی بۆچی داوە باڵاکەوت نزیک لە پەکەکە وەڵام بەرەوە بۆچی شارەکەتان هێنایەرە و ئاگرەکەتان بەرەوە کوردستان ئەمان ئەزانین تۆ تەقینەوەی ناو ئاماد کەوا لە کاتی هەڵبژاردەکانە ئەوە بەدەست پێشخەری نازانێ پرسوس بەدەست پێشخەری نازانێت داعشڵێ من باشە داعش ئەو ڕێگاکە وەڵا سەلاحەدین دەمیرداش ئەو ڕێگاکردنەوە بۆ داعش هجوم کاتە سەر کوبانی ئەو بەدەست پێشخەری نازانێ بەڵام دوو پۆلیس کوژاو بەدەست پێشخەری پەکەی ئەو هێرشی کۆتایی هەڵ من یەک پرسیار لە ئەوەکەم تۆ کاتێک لێراکەوە ئەگەر شتێ لە بەرامبەر تورکیا بکرێ ئەڵی من بەرپرسیارم و لە بەرامبەر تورکیا ئەبمە کێشە ئەی بۆچی تورکیا بە پرسیار نازانی لە ناو تورکیاوە ئێڕشەکە دەستە کوبانی ئەی شۆر ئەگەر بەڵگەی هەیە تا ئێستا ئاشتی کۆتایی داعش لە ناو تورکیاوە چوو بێ ئەوەی لە قاپیچۆ باشە عەزیزی من ئەوە ناتۆ بۆ هەموو پرۆسەی ئاشتی کۆتاییات و شەڕ هاتەوە قەندیل و زمانی قەندیل ساڵ بوو من با پێت بڵێم ئەو پرۆسەی ئاشتی ئەوەی کەوا ئەمڕۆ ئەمڕۆ ئەوەی تورکیا ئەو شەڕی کات لە شکستی هەبوو لە پرۆسەی ئاسیشە یعنی پەکەکە چۆن لە شەڕی سەربازی لە ڕۆژ ئاوا لە کوبانی لە هەموو جێگانە سەرکەوت ئەوە لە ئاشیشە سەرکەوت سەربازی تورکیا لێرە ئەو شەڕەکە لە پێناو تورکیا وەکالەتەنان تورکیا ئێوە لە تەنها پارتییکە پارتی و ئەحزابی تریشەیە
من حزبی تر هەیە شەڕمان لەگەڵ چێ کردووە شەڕمان لەگەڵ یعنی ئێوە چەند بریندارتان لە هەولێر بریندار بۆ کەواتە ئەگەر تۆپەکەکەی ئەگەر تۆپەکەکەی ئەگەر تۆپەکەکەی ئاگات لە حزبەکەت هەیە قیادەکانی تۆ دوومان پێش ئێستا لەکوێ کۆبوونیانە کرد سیانزەگەری لا تەرمەکانیان لەکوێ ڕۆیشتەوە بە ئێمە ئەمریکی ڕۆیشتەوە چێ نۆکەری بێگانەیە لەم کاتە یعنی ئێمە لە کاتی هەڵبژاردنەکانەکەوە ئێوە شەڕەکەن وەکالەتەنان ئێران دژی پارتیش وایە بۆرینەوتەکەنەوە لە مەسلحەتی کێیە ئەوە قسەکانی کاک بەمە کاکە وەڵامی بۆرینەوتەکەمان دەرە لە مەسلحەتی کێ تەقانتانەوە بۆرینەوت ئەوە تورکیا ئەوە پەکە پرسیاری لێ بکە کە تۆ ئەو نەوتەی کەوا تۆ ئەڵێ دیفاعی یەکەم بەرژەوە قوتی میلەتە خەڵک ئەڵێ کوا ئەوەی تۆ ئەڵێنا تۆ ئەڵێ من پێت ئەڵێم جواب دەدەم خەڵک ئەڵێ من جوابی تورکیاکەن لە ئەڵێ لە ڕۆژێکە ئەوەندە زەرەریدا کە ڕاتبی مۆزەفە باشە چەرێکە بۆ ئێستا من بۆ پەکەکە و پارتی و تورکیا ناتانێت پرۆسەی سیاسی خەڵبیر خەڵک بەرنەوە شەڕێکی تر ڕوبەڕووی هەرێمکەنەوە بۆیە بڵێن کوردستان لە قەیرانەیە وەڵامیەوە نەخێر کوردستان ملیۆنێک و 700,000 ئاوارە بەخێوەکە ئەوە پارەی دەوێت کوردستان شەڕی داعش بەڕێوە ئەبا کوردستان ئێستا موچەی دوو مانگی نەداوە بەڵام ئەم پارەیە هەمووی لەو بۆریەنەوتەیە کە مانگێکە ئێمە باشە سێ مانگ پێش بۆنیان تەقانەوە یەک مانگە چۆن شەڕێکتان شەرعێت پێدا لە کاکە خۆتان لە بۆرەکەی تەقانمان خیانەتی نیشتیمانی هەر کەس دوانیدا ئەڵێ گروپێک